دەمانەوێت بزانین کاریگەریە ڕێگا لەسەر ڕووداوی هاتوچۆ چییە، چونکە ڕووداوەکانی هاتوچۆ لە هەموو جیهان وەک جەنگێکی نەبڕاویان لێ هاتووە. بەردەوام لە شەقام و ڕێگاکان قوربانی لێ دەکەوێتەوە. ئەو قوربانیەش لە ئەنجامی ڕووداوی هاتوچۆ بە هۆکاری جیاجیا دروست دەبێت. ترافیک باس لە یەکێکی ترەوە کارانە دەکات، ئەویش ڕێگایە. ترافیک ئەم جارە باس لە کاریگەری ڕێگای قرتاکراوی ستاندارد لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ دەکات. دەمانەوێت گرنگی ڕێگایەکی باش و ستاندارد لەسەر هاتوچۆی ئەمڕازەکانی گواستنەوە بزانین. ترافیک نمونەی ڕێگایەکی خێرا دەکاتە ئامانجی بەرنامەکەی کە دوای تەواوبوونی ڕێگاکە زیانەکانی ڕووداوی هاتوچۆ کەم بۆتەوە. ئەویش ڕێگای خێرای هەولێر دهۆکە کە بە هەوڵی حکومەتی یاریمی کوردستان لە سەردەمی کابینەی نۆ ئەنجامدرا. لە ڕابردوو بەشێکی ڕێگای نێوان هەولێر دهۆک با ڕێگای مەرگ ناو دەبرا، ڕێگایە کە هەمووان لی تۆقی بوون بەهۆی مەترسیەکانی و زۆری ڕووداوی هاتوچۆ. فشارێکی زۆری لەسەر بوو کە بوو بەهۆی ئەنجامدانی سەرپێچی بە ڕێژەیەکی زۆر لەلایەن بەشێک لە شۆفێران تا زوو بگەن بە شوێنی مەبەست. لەم ڕێگایە سیانی گیانی بەهۆی ڕووداوی هاتوچۆ زیاد بوو. هەموو مینەتی و ێشوازاری شۆفێران با بڕیارێکی سەرۆکی حکومەتی یاریمی کوردستان و کابینی نۆ بە ڕێژەیەکی زۆر ساڕێژی و برین و ئێشوازارەکرا. بڕیاردرا دووسایدی خێرای نێوان هەولێر دهۆک تەواو بکرێت. ئەو پرۆژێ لە ماوەیەکی کەمتر لە کاتێک کە بۆی دیاری کرابوو تەواوکرا، بە شێوەیەکی ستانداردی جیهانی دروستکرا. دوای تەواوبوونی لەگەڵ کرانەوەی سەرۆکی حکومەتی یاریمی کوردستان لە خەمی هاوڵاتیان داواکی لە هاوڵاتیان و شۆفێران کرد کە دەبێت هۆشیار بن و پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن لەو ڕێگا ستاندارد و خێرایە. سەبارەت با پرۆژەی دووسایدی خێرای هەولێر دهۆک دەچینە کۆمپانیای هێمن گرۆپ. ئەندازیاری سەرپەرشتیار باس لە گرنگی و تەواوکردنی بەشی ڕێگای گەزنەش دەکات. لەبەر گرنگی پرۆژەکە لەبەر ئەوەی دوو شاری گەورەی هەرێمی کوردستان بەیەکەوە دەبەستێتەوە و لەسەر داوای ڕێزدار سەرۆکی حکوومەت کۆمپانیاکەمان ئەرچی جێبەجێکردنی ئەو پرۆژەیەی وەرگرت. پرۆژەکە لە ماوەیەکی کورت و بەر لە وادەی خۆی بە ساڵێک پرۆژەکە تەواو بکرێت. دواتر طبعاً بە دوای تەواوبوونی ئەو پرۆژەیە و لە دیوی لە ڕێگای دهۆکەوە تاوەکو ڕێگای با بڵێن پردی گۆپاڵ ئەو بەشیان تەواو کرابوو. کۆمپانیا ئێمەش ئەو بەشەی تەواو کرد تاوەکو نزیک گوندی گەزنا کە درێژەکەی 38 کیلۆمەترە ئەو بەشیان و ڕێگاکی زۆر گرنگە و طبعاً پرۆژەکە هەم بە گوژمە و بە بەرگەکانی پرۆژێکی زۆر گەورە بوو، بەڵام هەروەکو باسم کرد توانرا بە ماوەیەکی کاسی پرۆژەکە تەواو بکرێت. دواتر کێشەیەکی تر هەبوو، ئەویش ئەو ماوەیەی نێوان لە شەقامی 150 مەتری لە نزیک گوندی گەزنە تاوەکو شەقامی 120 مەتری بەڕاستی جەنجاڵێکی یەکجار زۆری تێدا بوو. یعنی لە دهۆکەوە تاوەکو هەولێر بە ماوەیەکی زۆر قیاسی دوای تەواوبوونی پرۆژە استراتیجیەکان هاتوچۆ زۆر کار ئاسانی بۆ کرا، بەڵام شوفێران ماوەی 45 تا سعاتێک لەو مەسافەیە کە نزیکەی 3 کیلۆمەتر بوو تەخیر دەبوون لەبەر ئەوەی زۆر کارگە لەسەر ئەو ڕێگای هەبوو، جەنجاڵێکی زۆری تێدا بوو، سیارەی بار هەڵگر زۆر لەسەر ئەو شەقامە هاتوچۆیان دەکرد. لە ڕووی ترافیکەوە طبعاً گشت ڕێگاکان کە جێبەجێ کراوە هەم لە ڕووی هێماکانی هاتوچۆ هەم لە ڕووی هێلکاری ڕێگا و طبعاً هێماکانیش بە گوێرەی ستاندەراتی جیهانی و بگونجێش لەگەڵ با بڵێن مواسەفاتی کە لە هەرێمی کوردستان بەردەستە. تابلۆکان هەم لە ڕووی با بڵێن حەزمی تابلۆکان و ڕەنگەکانیان بۆ نمونە چۆن لە شەقامەکی سەرەکی خێرا دەچێت شەقامەکی لاوەچی و بە هەما شێوە هێلکاری ڕێگاش بە گوێرەی ستانداردی جیهانی. طبعاً ئەو شتانێک کە باسی دەکەین
زۆر گرنگە بۆ کار ئاسانی بۆ شوفێران بۆ ئەوەی بتوانن کە بە ئاسانی هەروەکو باسم کرا و شەقامانە لەبەر زۆری بوونی ئینتەرچێنج لە شەقامەکە لە زۆر شوێن هەیە پرت هەیە و ئەندەرپاس هەیە بۆ کار ئاسانی زۆر گرنگە ئەو تابلۆیانە و هێماکانی هاتوچۆ و هەروەها هێلکاری ڕێگاش بەشێکی گرنگە لە سیستەمی ڕێگاوان هەموو وەکو پاکێجێکی کامل ڕێگاکە بە گوێرەی مواسەفاتێکی جیهانی دروستکراوە و ئەوەش وای کردێکە ڕووداوی هاتوچۆ زۆر کەم ببێتەوە هەم لە شقامە سەرەکیەکان و لە شقامە لاوەکیەکانیش. ئەو ڕێگای لابەری هەولێر لە گوندی گەزنە دەست پێ دەکات و لە زەی گەورە کۆتایی دێت کا بە ڕێگای هەولێر گۆپاڵ ناسراوە لە بەشی دومی لە بادینان لە گوندی چەمە دەست پێ دەکات تا ناحیەی ڕوڤێر. پرۆژەی بە دووسایکردنی ڕێگای نێوان پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک بە درێژی 58 کیلۆمەتر خزمەتێکی گەورەی پێشکەش بە شۆفێران و وڵاتیان کرد. لە بەشی هەولێر کە بە ڕێگای هەولێر گۆپاڵ ناو دەبرێت لە گوندی گەزنە دەست پێ دەکات تا زەی گەورە کە 38 کیلۆمەتر درێژەکەیەتی. پانی ڕێگاکە 36 مەترە و لە سێ ڕێڕە و پێک دێت بۆ هەر سایدێک. بە درێژی ئەو ڕێگایە 6 پرد و 2 ژێر پرد و 1 پردی پەڕینەوە هەیە. لە بەشی بادینان شاری دهۆک لە گوندی چەمە دەست پێ دەکات تا ڕوڤیا و ڕێگای دووسایدی قرتاکراوی دهۆک. ئەم ڕێگا ستانداردەوای کرد ماوەی گەیاندن لە نێوان هەولێر و دهۆک 40 بۆ 45 خولەک کەم بێتەوە. ئەو ڕێگا تازە و ستانداردە قەبارەی هاتوچۆی هاوڵاتیان و بازرگانی زیاد کردووە بە جۆرێک کە ڕۆژانە 20,000 ئۆتۆمبیل لە هەردوو سایدی ڕێگاکە هاتوچۆ دەکەن. بەپی پێوەرە جیهانیەکان ئاسی خزمەتگوزاریەکانی ئەو ڕێگایە لە 5 پلەدا کە ستانداردە ڕۆڵی هەیە لە گەشەپێدانی ئابووری کە نرخی گواستنەوەی کاڵاکان هەرزانتر بێت. جگەلەوەش کە تا ئێستا باس نەکراوە ئەو ڕێگایە ئاسانکاری گەیاندن و هاتوچۆی بۆ سەدان گوند و شارۆچکە کردووە. من وەک کاسبێک دەستخۆشی لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەم بۆ تەواوکردنی ئەو جادەیە. بەڕاستی پێشتر کە لەو جادەیە بووین قەرەباڵغێکی زۆر ماوە پێیادە بوو. الحەمدولillah ئێستا دوای تەواوکردنی ئەم جادەیە قەرەباڵغی و تاخیر بوونمان نمایە. پێشتر زەنجارێکی زۆر هەبوو، قەرەباڵغێکی زۆر هەبوو، خەڵک ئیزعاج دەبوو، بەس ئێستا لەخوای بەزیادبی ئەو ڕێ زۆر خۆش بووە تا دەستا ناو دۆشێ. هیوادارین ئیشی باشتریش بکاتن لە بۆ ملەتی کورد. دەستخۆشی لێ دەکەین، هیواداریشن ئەو ڕێی گوێر هەولێر ئەوەشمان لۆ چاکاتن، چکە من کابرایەکی کرێشتی وا دەکەم زۆر ئیزعاج دەبین، خاصەن ئەو تەنکەر و مەکەرانەش وازنەوە لەو بەلایەکە. بەڕاستی سرعەتمان کردیا پێشتر وەکو ڕۆژی قیامەت بوو بە نیف سەعات دەرنەدەچوو لێرە. ئێستا بە 3 دقیقە دەرەچی دەگەی 150ەوە گەشتی گەزن. دەستخۆشی لە حکوومەت دەکەین لەگەرکردنەوەی ئەو جادەیە. پێشتر بە گەدەهاتین بۆ هیچ جاریوا و بە سەعات و نیوە تا لەو ڕێ دەردەچوین لەو قەڵەباڵغی و جەنجاڵیە. ئێستا زۆر ئەگە دەربچی لە 120 تا دەگەی 150 چارێکە کەمتریش. پێشتر یەک ساید بوو، ئیزدیحامی زۆر بوو، حادیسەی زۆر بوو. ئەلان بوویتە دوو ساید زۆر خۆش بووە. دەستخۆشتان لێ دەکەین، زۆر مەمنونین. حەز دەکەین ڕێگا و بانەکان هەمووی ئەوا بی وەکو ڕێگای گەزنا. ئەوەی پۆلیسی هاتوچۆ بەشێک لە شارەزایان لی تێنەگەیشتون زۆر جار لەسەر ئەو ڕێگا باش و پێشکەوت و ستانداردە سەرپێکی زۆر زەق و مەترسیدار ئەنجامەدرێت کە ئەو سەرپێچیانە تەنها جیاوازیان بۆ گەیشتن بە شوێنی مەبەست چەند خولەکێکی کەمە. لە کاتێک ئەو ڕێگای پڕە لە هێمای ئاگادارکردنەوە ڕێنوێنی شۆفێر کە هێماش بە زمانی هاتوچۆ ناو دەبرێت. ئەنجامدانی پرۆژەی بەستنەوەی ڕێگای هەولێر دهۆک لە نزیک گوندی گەزنەوە بە شەقامی 150 و 120 مەتری خێرای هەولێر پرۆژەیەک بوو کە سوودێکی زۆری هەبوو و هەروەها یەک لە پرۆژە هەرە باشەکان بوو بۆ ئەوەی کە بتوانێ ڕێگای هەولێر دهۆک بە شاری هەولێر ببەستێتەوە. لە پێشووتردا ئەم ڕێگایە
کە ڕێگای هەولێر دهۆک داخلی ناو هەولێر دەبوو لە نزیک گوندی گەزنەوە کێشەی بۆ دروست دەبوو و هەروەها بەرتەسک دەبەوە بەهۆی ئەوەی کە ئەم شەقامە لە نزیک گوندی گەزنەوە شەقامێکی یەکسایت بوو و هەروەها ژمارەیەکی زۆر لە کۆمپانیاکان و گەراج و گۆڕەپانەکانی گواستنەوەی شتومەک کەوتبووە سەر ئەم ڕێگایە کە ئەمەش دەبۆ هۆی ئەوەی کە ڕێژەیەکی زۆر ئۆتۆمبیلی بار هەڵگر بێنە سەر ئەم ڕێگایە یەکساییدە کە زۆر جار جەنجاڵی هاتوچۆی لێ دروست دەبوو هەروەها ئاستەنجی لە بەردەم ئەو شوفێرانە دروست دەکرد کە دەیانەویست لە هەولێرەوە سەفەر بکەن بۆ دهۆک و لە بە هەمان شێوە لە دهۆکیشەوە بۆ هەولێر زۆر جار کاتێکی زۆری پێدەچوو تا شوفێران ماوەی نێوان ئەم دوو شەقامەیان دەبڕی بەڵام کاتێک ئەم پرۆژەیە بە دووسایت کرا ڕێگای هەولێر دهۆک بە شەقامی 150 متری و لەوێشەوە بە شەقامی 120 متری خێرا بەسترایەوە بەڕاستی ئاسانکاریەکی زۆری بۆ شوفێران دروست کرد سێ ڕێڕەوی تێدا هەیە ئۆتۆمبیلەکان بە ئاسانی هاتوچۆ دەکەن جەنجاڵی دروست نابێ و هەروەها کاتیش بۆ شوفێرەکان دەگەڕایەوە کە لە پێشووتردا زۆر جار شوفێران نیگەرانی ئەوەیە ڕێگای هەولێر دهۆکیان نەبوو ئەوەندەی نیگەرانی ئەم کیلۆمەتریان هەبوو کە بە ڕێگایەکی یەکسایتدا دەڕۆی بەڵام ئێستا دوای تەواوبوونی ئەم پرۆژەیە بەڕاستی ئاسانکاریەکی باشی بۆ جوڵەی شوفێران دروست کردووە و کارێکی زۆر باشە و جوڵەی هاتوچۆی خێراتر کردووە بەهۆی ئەوەی کە ڕێگای هەولێر دهۆک ڕێگایەکی بازرگانیشە کە شتومەکی پێدادێ بۆیە زۆر جار بەهۆی بار هەڵگرەکانەوە ئاستەنجی لە بەردەم دروست دەبوو بەڵام لە ئێستادا ئەم ئاستەنگە نەما و بە ئاسانی شوفێران دەتوانن جوڵە بکەن. بەومە بە ساقی ڕزگا سوورچی دەبینین و ئەو باز لەو هەنگاوانەی حکوومەت دەکات بۆ خزمەتکردن بە هاوڵاتیان. باز لە دۆخی ئێستای ڕێگاکە دەکرێت کە چ کاریگەری لەسەر کەمبوونەوەی ڕوودا و ئاسانکاری بۆ هاوڵاتیان ڕەخساند و ماوەی نێوان ئەو شارانە و گوند و شارۆچکەکانی سەر و ڕێگایە کەم بۆتەوە. کاکامول یەکماندی نەبن سلام عەلیکم دەردەچین جوالەش دەکەین ئەوی ڕۆژانە مخالفەکان لەسەر شەقامان دەبینین هەرو مخالفانە ڕادەگرین جماعتی بە هەرکەش ئەنگۆ یەکسەر لە پشتەمە لە مەفرەقی یەکسەر بڕونەوە ڕێقەدی ئاش ئەمەش دەڕۆ سلێمانەوەی چێنە ببە هەگرە ئەوە چیە و دیاردەیە کاکەەوە فێر بووینە هەر یەکەک لە پێش مارکێتەکەی خۆی لە پێش هەر ئەو شوێنەی ها بەداخۆ یعنیەوە چەندین جار ئیجرات لەگەوان دەکەین ڕۆژانە ئاگاداریان دەکەینەوە کەەوە کاکە بە هیچ شێوێش هەر مارکێتێک هەر کافیەک دایانەوێ فسفۆر لە پێش شەقامەکەی خۆی دامنێ ئەو شەقامە موچی گشتیە تەنها مارکێتەکە موچی تووە ناتوانێت بە هیچ شێوەیەکی ئەو فسفۆرە شتی ناشرین دادنێن یعنی بەڕاستی دیاردێکی زۆر ناشرینە بوویتە عادەت لە دیاردەوە بوویتە عادەت هەر سەو دەوێ پێش مارکێتەکەی خۆی قوڕق بکەوە ناشێری هیچ کەسێک ڕاوەستی ئێکا تومە بەست ئەوەیەکەوە خەڵک بێ سەردانت بکە مسواقی خۆی بکە یاخود بێت شتت لێ بکڕێ نەک ئەتوو زادەی قوڕەکەی و زادەش عامە یعنی هیچ پەیوەندی بە تووە نیە تۆ زادەی قوڕق بکەی و ڕۆژانە ئەمە ئیجرات لەگەڵان دەکەین بەڕاستی پێویستە یعنی خەڵک یعنی هاوڵاتیان وشار من لەو دیاردەیە بەڕاستی دیاردێکی زۆر ناشینە ئێمە بە هیچ شێوەیەکی مەجال نادەین بەڕاستی ئێرە موچی گشتێ کاکە ئەوێ موچی خۆتە کوتە سەرف دەکەی مەتعامی خۆتە بکەس پەیوەندی بە توێن خەڵێ لێرە ڕادەگری لێوە ڕادەگری بەس وەکو زادەت و ناتوانێت زادەی قوڕەکەی لە بۆ خۆت ئیگە شەشی ئەمنی نەبی زۆر ئەوە نەمە ناتوانین مەجا بدەین ئەوانە بەڕاستی زۆریشمان پێگوتن کاکە فسوڕان دامەنێن باشە حیاتە دەی چاوە سێ جار ئاگاداری دەکەینەوە سێ جار ئاگاداری دەکەین لەوەی کە کاتێکەوە پێبژاردننی لە بۆ دەکەین
یعنی هیچ ئەوە چی نەبی لەسەر ئەوەیمە لەسەر پێبژار نیمە 4 ئاگداری دەکەن و کێشەمان نیە ئەگەر لابوو بە سیارەکەی زۆر باشە بەڵام ئێستا ناچار دەبین پێبژاردنی بۆ بنێرین ناچار دەبین ئەوانە پێبژاردنیان بۆ بکەین حەزمانی نییە ئیش و کارەکانی خۆمان تەنها بکەینە ئیزراعات کردو لێپرسینەوە و دەمەقالی و مناقەشە لەگە شوفێران بەڕاستی ئیش و کارەکانی مەوەیەوەکەوە شەقامەکان ڕێخستنێکی جوان بکەین کەەوە خەڵک هاوکاربی لەگەر ئێمە کاتێکەوە لەسەر شەقامین کە شوفێر سەرپێچینەکە باوەڕکە نەڕوودا و دەبی نە ئیزدیحام دەبی تەنها بەکارهێنانی دەوێت خەڵکیش کە نەزانانی شەقام بەکاربینی بەڕاستی تۆزێک زەحمەتە بەداخەوە سەرەڵایەوەیکەوە شەقامەکان بەڕاستی بە جوانترین شێوە گرنگی پێدرایەت سێدیکە و شەقامە هەمووی بە پێچەوانی شەقام هات هەموو یەک خولەک نابی دەسوڕێتەوە و سوورانەوە بەرامبەر هەیە باوەڕتان هەبی یەک خولەک یەک پێچەوانە شەقام دەڕۆ یاخود یەک عەکسی لێ دەدا گرامەکەی 50,000 سەرەڕای چەندین کێشەی هاتو چۆ و کارەساتی دڵتەزێنش لێکەوتەوە بە تایبەتەوە ئۆتۆمبیلانێکەوە ڕۆژانە حەزیان لێیە بە شێوەیەک پێچەوانە شەقام بڕۆن بەڕاستی ناشرینترین و قێزەوەترین و یعنی سەرپێچێترین لەسەر شەقام کە سەرپێچێک دێک کە زۆر ناشرین بی شوفێرێک حەق بەخۆی بدا بە پێچەوانەی شەقام بڕوە سەری ئەم شوفێرێک یعنی بەبێ ئەوەی نە کێشەیەک هەبی سوڕانەوە هەیە ئەمە پسولەی پێبژاردننی بۆ دەکەین لە هەر شوێنێک ئەنە بێ ئەگەر مۆڵەت و سالیانەکەی تەواوی ئەمە چ سەرپێچێک کردبی ئەوەی لە بۆ دەنووس زیاتر و کەم نییە پێچەوانە شەقام ڕۆیشتە دەبی حەقی خۆی بدات خۆ سلێمان تو هاتیەوە دەسوورێن لەوەی سوورانەوەکەی پێ پیشان دەبێت ئەلێ سوورانەوەیە پێچەوانەی شەقام ڕۆیشتێ زیاتر و کەم نییە ئێستا ئێمە لە سێڕیانی نێوان قەزای ئەنکاوە و گوندی گەزنا مەسەڵەن ڕێگای هەولێر دهۆچ پێوە دەوترێت ئەم ڕێگای هەولێر دهۆکە ینی بە درێژایی ڕێگایەکە بەڕاستی کێشەیەک هەبوو 2 کیلۆمەتر و تقریبان 400 مترێکەوە 450 متر 2 کیلۆمەتر و نیو ینی کێشەیەکی زۆر هەبوو لەو شەقامەکەەوە تەواو نەکرا بوو ئەو مەسافە یاخو بەستنەوەی شەقامی 150 متری بە شەقامی 120 متری ئەو بەستنەوەیە بەڕاستی خەڵکیمەی زۆر هەراسان کرد بەڵام لە هەمان کاتدا زۆر سپاس بۆ ڕێزدار سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی و کابینەینەوە هە لە سەرەتای دروستبوونیەوە زۆر گرنگی داوە بە ڕێگاوبان زۆر گرنگی داوە بە ئاوادانی بەڕاستی ڕێگاوبانیش بۆ ئەوەی ئەو ڕێخستنەوەی خۆشگوزارانی شوفێران یاخود بدنیانانی ڕێگایەکی سەلامات بۆ شوفێران هەردەم خەمیلەوەی خواردووەکەوە ڕێگایەکان خۆش بکات بۆ سەلامەتی شوفێران بۆ شوفێران هەرچۆنێک بێ دوور بن لە ڕووداوەکانی هاتوچۆ مەبەستی حکوومەتی هەرێمی کوردستان دەوێتەوە شوفێران دوور بن لە ڕووداوەکانی هاتوچۆ بە کەمترین ماوە بگەنە ئەو شوێنێکەوە مەبەستیانە بەڕاستی من نووسنگەم لێرە لەوانەیە 15 سال زیاترە بەس ئەو عادسێ پێشوەختی لێرە دەکرا ڕۆژانە عادسە دەکرا بەس دەخوای بە زیادی زۆر سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کابینەوەم بەڕاستی شتێکی چاکە یعنی زۆر چاکە ئەم ئێستا ڕۆژانە هەنگێم لە ئێرانە لێرانە عادسە هەیە بەس کمە زۆر کم بیتەوە قەرەباڵغی نییە بەس زۆر ئەوەی ئەو ئێرە فلکە و پێشوەختی جەماعەتی دهۆک زاخۆی بێردادات میدایان بۆ لێوێ ڕادێن بەس خەمی ئەو 2 کیلۆمەترانەمان ئەو 2 کیلۆمەتر نییە ئێستا لەخوای بە زیادی هیچ مشکلیان نیە زادەکی خۆش و وەکەوەی کە ئەمە چەند ساڵە دوکانمان لێرێ و ئیشمان لێرە بۆ دەبین کە جارەکە پێشترێ خراپ بوو بە خراپیش دیتمان بە باشیش دیتمان پێشترێ خراپ بوو جارەکە هەموو ڕۆژێ دام دەکرا هەموو ڕۆژێ خەڵکێک لێرە دەمر خەڵکێک لێرانە تووشی زەرەری دێبوو سیارەی تێک دەچوو جارەکە زۆر ناخۆش و خراپ بوو یعنی خەلەباڵغی بوو بەس الحەمدولله ئێستا ئەو ساڵەوە جارێ چاکرایە سودی لۆمەشە بوو لۆ خەڵکیشیە بووە قەرەباڵغیش نەما زۆر باش بوو الحەمدولله ئێستا
لەبەرەوەی شەقامەکە سەرڕای پێشترێکەوە چاڵ و چۆلی تێدا هەبوو یعنی ئەو مەسافەیە مەجال نەبوو تەواو کرێ بەڕاستی لەلایەن کۆمپانیا جێبەجێکار چونکە ئەو مەسافەیە کە پێشترێ ینی بە شێوەیەکی خێرا کە تەواو کرێ ئەو مەسافەیە ماوە تقریبا 2 کیلومترونی ئەو هادەبی یەک سایدیش بوو ئەو هەموو چاڵ و چۆلێ تێدا بوو یعنی زیاد کە شوێنێک یەک ساید بی زۆریش بەکار بە تایبەتی ئێرەکە و مەسافەیە ئۆتۆمبیلی بارهەرگری زۆر تێدایە چونکە کۆمپانیێکی زۆری کۆنکریت و ینی بە شێوەیەکی زۆر لە گۆرەپانی ئۆتۆمبیلی بارهەرگر لەو شوێنانە هەبوو کە یەک سایدە بەڕاستی تەواو وێران بوو تێکچوو بوو ینی خەڵک کە لە دهۆک دەهات بەڕاستی خەمی ئەو مەسافەیە هەبووکەوە لە گەزناتایدا بەڕاستی ئێستا سیرکە ئێستامە لە هەشتا دەڕۆین ئەو مەسافەی هەشتا دەڕۆی بە 2 خولەک تەواو دەبی پێشترێ ئەو مەسافە بە یەک کاتژمێر لەبەری زیحامی سەرڕایەوە کە ئەمە هەر باز دەکەن شەقامەکە بە جوانترین شێوە دروست کراوە بەڵام پابەت نابی بە شێوەیەکی پێچەوانە دێ بە شێوەیەکی پێچەوان دێ بابێت بزانم یعنی چ کێشەیەک هەیە ئەو دەبی ئیلا ناچاری بکە ڕۆسایت بڕوە بەخێر بێ برای من ناتوانێ ئەوها بڕۆی واللهی ئەجاوە ئەوە جارە دەبی ئەوها بڕۆی دەبی ڕۆسایت بڕۆی مامەد جان ئێستا ڕووسایدیاننا ئەوە حەلەت و برێ وەڵا ئەمن لەولا لو نەچێ و ناگوندی لە خۆ سوڕا بایەوە دوی باشترێ لەوەی کە بەو شێوێ بڕۆی ڕۆسایت ناوەڵە سولیمان عەفوکە سارەکەت بسوڕێنەوە بێ زەحمەت بسوڕێنەوە سارەکەت و چ خەڵکی بڕۆ ئێستامە کودڕێنەوە ها بڕۆ دەی یاڵا